دەستەی گەورە زانایانی ئیسلامی عەرەبستانی سەعودیە لە فتوایەکدا کۆمەڵی خوان موسلیمینی بە گروپێکی تیرۆریست ناوبرد کە گوزارشت لە ڕێبازی ئیسلام ناکات. دەستەکە لە فتواکەدا دەڵێت کۆمەڵی خوان موسلیمین لە ژێرپەردەی ئایندا شوێن ئامانجە حیزبیەکانی کەوتووە کە دژ بە ڕێبازی ڕاستی ئیسلامە. بۆ پێی ڕێکخراوەکە کار لەسەر لێکترازاندنی ڕیزی موسڵمانان و بڵاوکردنەوەی ئاشوب و تیرۆر و توند و تیژی دەکات. لە درێژی فتواکەدا هاتووە هەر هەنگاوێک کاریگەری لەسەر یەکدەنگی موسڵمانان دەربارەی حکومڕانان دابنێت و گومان و بیری خراپ لەو بارەوە دروست بکات حرام و نادروستە. دەستەی گەورە زانایانی ئیسلامی عەرەبستانی سەعودیە هەروەها دەڵێت ئیخوان موسلیمین لە ڕیزی پێشەوەی ئەو تاقمانەیە کە لەسەر ململانەی وەلی ئەمر و یاخیبوون لە دەسەڵاتداران دامەزراوە، بۆیە هۆشداری لە هەر ئینتیمایەک بۆ ئەم تاقمە دەدەین. دەستەی گەورە زانایانی سەعودیە لە فتواکەیدا پێی وایە ئیخوان موسلیمین هەر لە سەرەتای دامەزراندنیەوە هیچ بایەخێکی بە بواری بیر و باوەڕ و زانستەکانی قورئان و سوننەت نەداوە، بەڵکو گەیشتن با دەسەڵات ئامانجی سەرەکێتی. مێژووی ئەم کۆمەڵەش پڕە لە ئاشوب و خراپەکاری. دەژڵێت گروپ لە هەناوی ئەم تاقمەدا دروست بوون کە فیتنە و خراپەکاریان لە نێو گەلانی موسڵماندا بڵاو کردووەتەوە. لە کاردانەوەی ئەم فتوایی زانایانی سەعودیەدا کۆمەڵی خوان موسلیمین دووپاتی دەکاتەوە، ئەوان کۆمەڵێکی بانخوازی چاکەخوازن و پشتیان لە تیرۆردا نییە. لەو بارەیەوە تەڵعەت فەهمی و تەبێژی کۆمەڵەکە دەڵێت ئیخوان موسلیمین هیچ کاتکاری بۆ نانەوەی دووبەرەشی لە نێو موسڵماناندا نەکردووە، بەڵکو بەردەوام ڕێبازی میان ڕەوی گرتووەتە بەر. ڕوونیشی کردەوە کۆمەڵەکەیان هەموو ئەو تۆمەتانەی دەستەی زانانی سەعودیە ڕەت دەکاتەوە و پێداگری لە مێژووی دوور لە توند و تیژی خۆی دەکاتەوە. جێ ئاماژەیە فتواکەی دەستەی زانایانی سەعودیە دەربارەی کۆمەڵی خوان موسلیمین کاردانە و ناڕەزایی لە نێوکایی سیاسی و ڕۆشنبیری جیهانی ئیسلامیدا هێنایە ئاراوە کە لە چەندین هەڵوێست و نووسین لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ڕەنگی داوەتەوە. لەو ڕووەوە تەوەکول کرمان ژنە چالاکی یەمەنی کە خاوەنی خەڵاتی نۆبڵە بۆ ئاشتی ڕەخنەی توندی لە دەستەی زانایانی سەعودیە گرت و بە دەستەی دەهۆڵکوتە گەورە ناوی هێنان. خاوەنی خەڵاتی نۆبڵ بۆ ئاشتی لە تویتەر هەروە نووسیوێتی ئیخوان لە سەعودیە لە پێناو ئازادیدا تێدەکۆشن. هەر لەو چوارچێوەیەدا محەممەد موختار شەنقیتی سیاسەتمەداری دیاری مۆریتانی نووسیوێتی نابێت بەم و ڕێنە پوچانە سەرقاڵ بین و بایکۆتی بەرهەمەکانی فەڕەنسامان بیر بچێتەوە. لای خۆیەوە محەممەد سەغیر ڕاوێژکاری وەزیری پێشووتری ئەوقافی میسر دەڵێت دەستەی گەورە زانایانی سەعودیە پێشتر خاوەنی پێگەی خۆی بوو، بەڵام بەهۆی ئەوەی بووەتە بەیاننامە نووسی دەسەڵاتداران ئێستا متمانەی خۆی لەدەستداوە. لە درێژەی کاردانەوەکان ئەحمەد بەقەری چالاکی سیاسی دیاری میسر دەڵێت کاتێک دۆناڵد ترامپ شاری قودسی بە پایتەختی قەوارەی زایۆنیزم ناساند، بۆچی دەستەی گەورەی زانایانی سەعودیە فتوایەکی هاوشێوەی دەرنەکرد، یاخود کاتێک سەرۆکی فەڕەنسا بێڕێزی بە پەیامبەر کرد، بۆچی دەستەکە هیچ ناڕەزایەتێکی دەرنەبڕی. Il y a dans cet islamisme radical, parce que c'est le cœur du